کەوتنی ئاساد دەرفەتێکە بۆ پشتگیریکردن لە کورد. ئەوان لەنێو ئەو چەند هاوپەیمانیەدان کە لای ئەمریکا بەهایان هەیە و دەزانن چۆن سەرکەوتن بەدەست پێێنن. لە سەرەتای کەوتنی ڕژێمی ئاساد لە هەشتی کانونی یەکەم چاوی جیهان دووبارە کەوتەوە سەر سووریا بەگشتی و کورد بە تایبەتی. دوای گرتنی دیمەشقی و پایتەختی وڵاتەکە لەلایەن گروپی تەحریر شام بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع، لێدوانە سەرەتاکانی تا ڕادێک دڵخۆشکەر بوون بۆ کورد و گۆڕانکاریە ئەرێنیەکان بۆ داهاتووی سووریا. بەڵام هێندەی نەبرد دیسان ئەویش کەوتە هەڕەشەکردن لە کورد و داوای کرد شەڕڤانان ڕیزەکانی هەسەدە جێبهێڵن و پەیوەندی با حکوومەتە کاتیەکەی شامەوە بکەن. لالایەکی دیکەوە تورکیا لەسەر سنوورەکانی ڕۆژئاوای کوردستان بە هاوکاری سوپای ئازاد کە لەلایەن تورکیا خۆیەوە پاڵپشتی دەکرێن، هێزێکی زۆریان کۆکردوتەوە بۆ هێرشکردنە سەر کۆبانێ و دەوروبەری. لە سەرەتادا تورکیا و میلیشیاکانی داوایان دەکرد هەسەدە و ئەنجومەنی سەربازی لە شاری منبەج بکشێنەوە، بەڵام ئێستا هەر بەوە ڕازی نین و دەیانەوێت بە گرتنی کۆبانێ پەیوەندی ڕاستەوخۆی نێوان کانتۆنەکانی سووریا بپشڕێنن. هەر پەیوەست بە هێرش و داگیرکاریەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان و لە نوێترین دەرکەوتنیدا، هێنری لیڤی بیرمەندی فەڕەنسی و دۆستی دیاری کورد لە وتارێکدا نووسیویەتی لە ساڵی 2018 بۆ بەرگریکردن و ڕێزگرتن لە یەکێک لە دۆستە دڵسۆزەکانی ڕۆژئاوا بەرامبەر بە هێرشەکانی تورکیا بۆ ناوچەی عەفرین، ئێمە دادپەروەریمان بۆ کوردەکان بەدەستهێنا. کورد لە نێوان ئەو گەلەکەمانەی ناوچەکەدایە کە ئەمریکا نەک هەر بەرژەوەندی هاوبەش بەڵکو بەهای هاوبەشیشی لەگەڵیاندا هەیە. یەکێک لەو گەلانن کە لە زەمانە سەختەکاندا ئازایەتیەکی بێوێنەیان هەیە و حساب بۆ ئەو ئازایەتیان دەکرێت. بۆیان لەگەڵ داڕمانی ڕژێمی ئاساد لە سووریا کاتیەوە هاتووە ئەمریکاش دڵسۆزی خۆی بۆ کوردەکان پیشان بدات. لیڤی دەشڵێت گەڕاندنەوەی پشتیوانی بەهێزی ئەمریکا بۆ کوردەکانی سووریا و عێراق پێویستی با پۆستاڵی زیاتری ئەمریکی لەسەر زەوی نابێت کە مەبەستی هێزی سەربازیە، بەڵکو بە پێدانی هاوکاری دروست کورد لە ئێستاوە دەزانێت چۆن شەڕکات و سەرکەوتن بەدەست بهێنێت. ئەوان وەک نوکیڕم لە شەڕی دژی داعش هاوبەشی سەرەکی ئێمە بوون، خەباتێکی بێوێنە کە کورد زیاتر لە 11,000 شەهید و 34,000 برینداری بەخشی، لە کاتێکدا کەمتر لە 10 سەربازی ئەمریکی کوژران. بەڵام ئەو کات و لەو کاتە ناسکەدا واز لە کورد هێنرا بۆ هێرشەکانی تورکیا و گروپە توندڕەوەکان. لیڤی دەڵێت گۆڕانی ڕژێم لە دیمەشق دەرفەتێکی مێژووی ڕەخساندووە بۆ ڕێزگرتن لە کورد و دانەوەی قەرز و چاکەکانیان. بۆ ئەمەش ئەرکی ئەخلاقی هەمومانە بۆ دەستەبەرکردنی داهاتوویەکی پرشەنگداری کوردەکان لە سووریا هەنگاو بنین.